سڵاتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتان داین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی دووشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. کۆبوونەوەی کرێکارانی ئەرکان سالز لە پاڵاوگەی ئیلام، دۆخی خراپی توشبوونی نەخۆشی شێرپەنجە لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران، ونبوونی هەزاران ملیارد تمەن لە ژێرناوی پرۆژێ مەحرومیەت زۆدایی، کۆبوونەوەی خوێندکارانی زانکوێ زانیاری پزیشکی لە ئێران شار، ڕێپێوانی خەڵکی لۆریانی فەڕەنسا دژ بە فاشیزم و ئاپارتایدی جنسیەتی حکوومەتی تاڵیبان لە هەق ژنانی ئەفغانستان. کۆبوونەوەی کرێکارانی ئەرکان سالز لە پاڵاوگەی ئیلام. ڕۆژی یەکشەممە 12 ڕەشەمەی 1403 کرێکارانی ئەرکان سالسی شاغەڵ لە پاڵاوگەی ئیلام دژ بە نەزانی داخوازیەکانیان کۆبوونەوە. کرێکارانی ئەرکان سالسی ئیلام هاوشێوەی هاوکارەکانی دیکەیان لە شارەکانی دیکە ئێران لە کۆبوونەوەکانیاندا خوازیاری زیادکردنی حەقدەست، بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی هاوسەنگسازی، پێدانی ئیزافەکاری، جێژنانە و پاداشتی کۆتایی ساڵ، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، وەلانانی شرکەتە پەیمانکاریەکان، واژۆکردنی گرێبەست بە شێوەی ڕاستەوخۆ لەگەڵ دەوڵەت، بەڕێوەچوونی یاسای 14 ڕۆژکار 14 ڕۆژ گشودان، دابینکردنی بیمەی تەکمیلی و ئیمکاناتی ڕفاهی بوون. دۆخی خراپی توشبوونی نەخۆشی شێرپەنجە لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران. بەپێ راپۆرتی ڕۆژنامەی هاومیهەن بەهۆی گرانی نرخی دەرمانی نەخۆشی شێرپەنجە بنەماڵەی توشبووان بە نائۆمێدیەوە چاوەڕوانی مەرگی یازیزانیانن. سەرۆکی ڕێکخراوی پاڵپشتی لە منداڵانی توشبووی شێرپەنجە ڕۆژی ڕابردوو ڕایگەیاند بەشێک لە بنەماڵی ئەو منداڵانەی نەخۆشی شێرپەنجەیان هەیە توانایی کڕێنی دەرمانیان نەماوە و دەڵێن چاوەڕوانی مەرگی ئازیزانیانن لەبەر ئەوەی کە ناتوانن هیچیان بۆ بکەن. سەرۆکی هەنجومەنی رادیۆ ئاکۆلۆژی ئێرانیش هەروەها ڕایگەیاندووەکە دەرمانە تازەکانی شێرپەنجە لە لیستی بیمەدا نین. نرخی ئەو دەرمانە زەرورانە لە نێوان 10 بۆ 100 ملیۆن تمەنە کە چینی کرێکار و کارمەند توانایی کڕین و دابینکردنیانی نییە. ونبوونی هەزاران ملیارد تمەن لە ژێرناوی پرۆژێ مەحرومیەت زۆدایی. بەپێ راپۆرتی ناوەندی توێژینەوەی مەجلسی کۆماری ئیسلامی هەزاران ملیارد تمەن بودجەی دەوڵەت بۆ نەهشتنی هۆکارەکانی بەشخوراوی یان مەحرومیەت زۆدایی لە ئوستانە هەژارنشینەکان دزراوە. بە وتەی نوێنەرانی مەجلس دەرەنجامی بودجەی نەهێشتنی هۆکارەکانی بەشخوراوی دیار نییە و دەستگای قەزاییش بە دووەداچوونی بۆ نەکردووە. ئامارەکان دەری دەخەن کە لە ساڵی 1400ەوە تا بە ئەمڕۆ هیچ ڕوونکردنەوەیەک لەسەر ئەو بودجەیە بۆ ئوستانە پەراوێزخراوەکان تەرخان کراوە بە خەڵک و نوێنەرانی مەجلس نەدراوە. لە حاڵێکدا دیاریکردنی بودجە بۆ نەهێشتنی هۆکارەکانی بەشخوراوی لە سەرانسەری وڵات بۆ ساڵی 1404 بە ڕێژێکی بەرچاو زیادی کردووە. بە وتەی چالاکانی بەلوچ زۆرترین بودجەی مەحرومیەت زۆدایی بۆ سیستان و بەلوچستان بە بڕی 8,910 ملیارد تمەن بووە، بەڵام ئەو بڕە پارەیە بە تەواوەتی دزراوە و بۆ دابینکردنی خزمەتگوزاری سەرف نەکراوە. ئازادی محەممەد ڕەمەزانی بە دەنانی بارەمچە لە زیندانی مەهاباد. ڕۆژی یەکشەممە 12 ڕەشەممە محەممەد ڕەمەزانی ژینگە پارێزی تەمەەن 30 ساڵی خەڵکی مەهاباد پاش 35 ڕۆژ بەندکران بەدانانی وەسێقەی 2 ملیارد تمەنی ئازادکرا. ڕۆژی یەکشەممە هەفتی ڕێبەندانی 1403 محەممەد ڕەمەزانی لەلایەن هێزەکانی ئیتڵعاتی سوپای پاسدارانەوە بەبێ بەڵگەی قەزایی و بە توند و تیژەوە دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانە کرا. ناوبراو لە ماوەی بەندکردنیدا لە دەستڕاگەیشتن بە پارێزەر و چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵەکەی بێبەش و هێشتا هۆکاری دەست بەسەرکرانی ڕوون نەکراوە. مانگرتنی کرێکارانی پەیمانی لە ناوچەی ئەمەڵیاتی پارسیانی لامەرد. بەیانی دووشەممە 13 ڕەشەممە کرێکارانی پەیمانی شاغەڵ لە ناوچەی ئەمەڵیاتی پارسیانی لامەرد لە ناڕزایەتی بە نەدانی داخوازیەکانیان دەستیان لە کار کێشایەوە و کۆبوونەوە.
بەپێ راپۆرسەکان کرێکارانی پەیمانی بە کۆبوونەوە لە نێو محاوەتە شرکت، خوازیاری پێجانی داخوازیە دواخراوەکان، زیادکردنی حەقدەست بەپێ ڕێژەی هەڵاوسان، پەرداختی زەفەکاری جێژنانە و پاداشتی کۆتایی ساڵ، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، دابینکردنی ئیمکاناتی ڕەفاهی و پێجانی بیمەی دەرمانی کەرامە، گۆڕانی دۆخی پیشەیی و هاوسەنگسازی حەقدەست بوو. دەست لە کار کێشانەوەی کرێکارانی شاغڵ لە پێترۆپالایشی مەکران لە بەندەر جاسک. ڕۆژی یەکشەممە 12 ڕەشەمەی 1403 کرێکارانی شاغڵ لە شرکەتی پێترۆپالایشی مەکران لە بەندەر جاسک لە نارضایەتی بەرنەدانی جاخوازیەکانیان دەستیان لە کارکێشایەوە و خۆپێشاندانیان کرد. کرێکارانی ناڕازی دەڵێن لە ساڵی تازە نزیک بوونەتەوە، بەڵام هێشتا خاوەنکار حەقدەستی مانگی ڕابردوو جێژنانە و پاداشتی کۆتایی ساڵی پەرداخت نەکردووە. کرێکاران بە وتنەوەی دروشم خوازیاری زیادکردنی حەقدەست بەپێ ڕێژەی هەڵاوسان، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، وەلانانی پەیمانکار، پێدانی ئیزافەکاری و حەقی سەختی کار، بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی ڕیزبەندی پیشەکان، هاوسەنگسازی حەقدەستەکانیان لەگەڵ کرێکارانی ناوچەکانی دیکە و دابینکردنی ئەمنیەتی ڕەفاهی بوون. ناڕزایەتی کرێکارانی شاغڵ لە پرۆژێ ئاوشرینکەری چابەهار. کرێکارانی شاغڵ لە پرۆژێ ئاوشرینکەری کەیسون لە چابەهار ڕۆژی یەکشەممە 12 ڕەشەممە لە بەردەم شرکەتدا کۆبوونەوە و خوازیاری جێبەجێکردنی داخوازیەکانیان بوون. بەپێوە ڤیدۆیانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە، کرێکارانی ناڕازی بە ئاگردانی لاستیک لە بەردەم شرکەت و وتنەوەی دروشم، خوازیاری پەرداختی چەند مانگ حەقدەست، زیادکردنی حەقدەست بەپێ ڕێژەی هەڵاوسان، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، پێدانی جێژنانە و پاداشتی کۆتایی ساڵ، گۆڕانی دۆخی پیشەیی، بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی ڕیزبەندی و نوێکردنەوەی گرێبەستەکانیان بوون. کۆبوونەوەی خوێندکارانی زانکۆی زانیاری پزیشکی لە ئێرانشار. خوێندکارانی زانکۆی زانیاری پزیشکی ئێرانشار ڕۆژی یەکشەممە 12 ڕەشەممە لە ئاز نەبوونی ئیمکاناتی ڕەفاهی و خراپی کەیفیەتی خۆراک کۆبوونەوە. بەپێ زانیاریەکان، هێزەکانی حراسەتی زانکۆ بێڕێزیان بە خوێندکارانی ناڕازی کردووە و ئەو خوێندکارانەی وێنە و ڤیدۆی ئەو کۆبوونەوەیان هەڵگرتووە لەلایەن کۆمیتەی ئینزیباتیەوە خراونەتە ژێر گوشار و هەڕەشەی دەرکردنیان لێکراوە. ئەشکەنجە و ئازاری منداڵێک لە ئێرانشار. لە ڕۆژانی ڕابردوودا منداڵێکی تەمەن 10 ساڵی خەڵکی ئێرانشار بە ناوی ئێلمیرا ناڕوئی لەلایەن باوک و داپیریەوە بە سەختی ئەشکەنجە و ئازار دراوە. بە پێزانیاریەکان، دایک و باوکی ئێلمیرا جیابوونەتەوە و باوکی ڕێگەی نەداوە چاوی بە دایکی بکەوێت. باوک و داپیرەی ئەو کچە تەمەن 10 ساڵە بە بیانووی ونبوونی 2 ملیۆن تمەن پارە جەستەی ئێلمیرایان سووتاندووە و بە سەختی ئەشکەنجە و ئازاریان داوە. بە وتەی چالاکانی مەدەنی بەلوچ، دۆخی تەندروستی ئێلمیرا تا ڕادەیەک خراپبووەکە ڕەوانەی نەخۆشخانە کراوە و ئێستا لە ژێر چاودێری پزیشکاندایە. خۆپێشاندانی کادری دەرمان لە سووریا. ڕۆژی یەکشەممە 12 ڕەشەمەی 1403 کادری دەرمانی نەخۆشخانەکانی سووریا لە چەند شاریە وڵاتە ڕژانە سەرشەقام و خوازیاری تەزمینی ئەمنیەتی پیشەیان بوون. ڕۆژی شەممە 10 ڕەشەممە دەوڵەتی تازای سووریا بڕیاریدا 336 پزیشک، پەرستار و کارمەندی بەشی بێهداشتی دەرمانی وڵاتە کە کەمتر لە 20 ساڵ پێشینەی کاریان هەیە لەسەر کار دەربکات. بێکارکردن و ناردنی کادری دەرمان بۆ مەرەخەسی زۆرەملێ ناڕزایەتی پێرسۆنەلی بەشی بێهداشت و دەرمانی سووریەی لێکەوتووەتەوە و ڕۆژی ڕابردوو لەسەر شەقامەکانی چەند شاری گەورەی ئەو وڵاتە خۆپێشاندان بەڕێوە چووە. ڕێپێوانی خەڵکی لۆریانی فەڕەنسا دژ بە فاشیزم. دانیشتوانی ناوچەی لۆریانی فەڕەنسا ڕۆژی یەکشەممە 12 ڕەشەمە دژ بە بڵاوکردنی نەفرەت لە پەنابەران سەرهەڵدانی فاشیزم لە وڵاتە ڕژانە سەرشەقام و خۆپێشاندانیان کرد. بەشداربوونی ئەو چالاکیە بەکۆبوونەوە لە بەردەم ناوەندێکی پەروەردە بەیاننامەیەکیان بڵاو کردەوە تیادا ڕایان گەیاند گروپە فاشیستیەکانی فەڕەنسا بە شێوەی سیستماتیک
هێرشیان کردووەتە سەر کرێکارانی پەنابەری کورد و تورک لە شاری پاریس و چەند کەسیان بریندار کردووە. یەک هەفتە بە دوای ڕووداوە ئەندامێکی شۆرای شار کە لە ئاز هەڵسوکۆتی فاشیستەکان ناڕزایەتی دەربڕی بوو پەلامار دراوە. ئەو هێرشانە لەلایەن بۆرژوازی دەسەڵاتدارەوە پاڵپشتی دەکرێت و ئەبێ کۆتایی پێبێت. شایانی باسەکان هاوکات لەگەڵ خۆپێشاندانە چەند گروپی ڕاسیست هێرشیان کردووەتە سەر دەفتەری حەزبە سۆسیالیستەکان و لەگەڵ هێزەکانی پۆلیس بەشەڕ هاتوون. خۆپێشاندانی لایەنگرانی ئۆکراین لە چەند وڵاتی ئەوروپایی. لە ماوەی 48 کاتژمێری ڕابردوودا لایەنگرانی ئۆکراین لە چەند وڵاتی ئەوروپایی دژ بە سیاسەتەکانی دۆناڵد ترامپ خۆپێشاندانیان کردووە. هەڵسوکۆتی دوور لە ئەخلاقی دۆناڵد ترامپ و جێگرەکەی لە کۆشکی سپی لەگەڵ زەلێنسکی کاردانەوەی توندی کۆمەڵگەی جیهانی بە دوای خۆیدا هێناوە و لە چەند وڵاتی ئەوروپاییش لایەنگرانی ئۆکراین بۆ پشتیوانی لە خەڵکی وڵاتە کە 3 ساڵە تووشی شەڕ لەگەڵ رووسیا بوون ڕژانۆتە سەر شەقام و خوازیاری پشتیوانی هەمەلایەنەی وڵاتانی ئەوروپای لە خەڵکی ئۆکراین و ڕێگری لە پەرەسەندنی فاشیزم لە یەکیەتی ئەوروپا بوو. دووە هەواڵ ئاپارتایدی جنسیەتی حکوومەتی تاڵیبان لە هەق ژنانی ئەفغانستان. ڕۆژنامەی تەلەگراف ڕۆژی یەکشەمە 12 ڕەشەممە راپۆرتی بڵاو کردەوە و تیادا ئاماژێ بە بێبەشکردنی کچانی ئەفغانستان لە دەرمان و نەشتەرگەری لە نەخۆشخانەکانی وڵاتە کرد. بەپێ ئەو راپۆرتی ئەو ڕۆژنامەیە 80% نەشتەرگەریەکانی نێو ناوەندێکی دەرمانی منداڵان لە شاری کابۆل تەنیا بۆ کوڕان ئەنجام دراوە و کچانی ئەفغانستانی ناچارن ڕوو لە دەرمانی خۆماڵی و دوعای مەسحەبی بکەن. کەڵک وەرگرتنی ژنان و کچانی ئەفغانستان لە دەرمانی نائستانداردی خۆماڵی دەیان کێشەی بۆیان ساز کردووە و بنەماڵەکان ناچارن بۆ وەرگرتنی چارەسەری پزیشکی سەردانی نەخۆشخانەکانی پاکستان و ئێران بکەن. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد و ئاسوودە.